Hey! Kom maar! Kom op! Goed! Goed, ja! Volgende!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Jongen! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar! کاکێ من چیتانە بوو دوای ده هەفتە لە یاریکردن یەکەم سەرکەوتن بۆ هەندرێن ینی تا چەند بۆیەوە دڵخۆشی بۆ ئەو سەرکەوتن لەم یاریە بخۆی کاکۆسێن وەکو یاریەکەتان بینیمە هەموو یاریەکان بەم شێوە یاری دەکەن ینی زۆر باش یاری دەکەین بەس ئەو یاریانە ڕۆی فرسەکانمان نەخۆستەوە لەخوای بە زیاد بێ بردنەوەی لە کاتێکی زوو تێشان دەبات زووتریش بێ ئێستاش لەخوای بە زیاد دوێ شکر دەولێ دێمە فەوزمای نای ئینشاڵڵا و یاریانێمەوە بەردەوام دەبینە سەم ئەو ئاستا ئەنجام باشتر بەدەستدەین و ڕیزبەندەکانی پێشەوە کاپتن ئەوەی بینیمان ئەمڕۆ شەقڵاوە بە ئاستێکی باش بە دیار نەکەوت تەرسەندا دەتوانین بڵێن لە جێمی دۆمەوە پێویستان زیاتر بە گۆڵ بوو هەندرێن باشتر دەبیندرا و یاریەکە بە سەرکەوتن کۆتایی پێێنە بەنای خی گەورە یارێکی ئەمڕۆ ڕاستی هۆکاری ئەوەی کە ئێمە دۆڕان ئاست بەرزیانی هەندرێم بەڕاستی ئاستێکی نایبێن پێشکەش کرد ینی هەمووانە زانیانی هەندرێنیانێکی گەورەیە شایستنێ لەو پلەی کە ئێستا لێتی لەوێ بەڵام بار حاڵ ئێمە لە سەرتاوە کە گۆڵمان لەسەر کرا بەڕاستی وەکو بڵێ تووشی داڕوخان بووین هەرچەندە یاریە تۆ ناتوانانی هەموو یاریێک ئاست پێشکەش بکە ئێمە دو یاری پێش و بردومانێتەوە زۆر بە یاریەکانیشکە لە دەرەوە یاریگای خۆتە بە تایمەتێگە چیمەنەکە سروشتی بێ بۆ ئەو یانانە زەحمەتە کە یاریگاکانیان
فریزی سروشتی نییە مەسەن بەڵام بارحاڵ ئەوەی تێککەوتنێمە ڕازین توانای گەڕانەوەمانەیە دڵنیام شەقلاوە لە یاریەکانی داهات و قەرەبووی ئەو دۆڕانێم ڕۆکاتەوە چکە ئێمە تیپێکی باش و ڕێکخراومانەیە